سڵاتەنێ بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک کراوەیە دەتوانن لەسەر هەر کێشە و بابەتێک قسە بکەن بەلێ تەماشەوان هێشتا و خۆشتوی تەوەری ئیرۆی مایکی خەڵک ڤەکریە وچانێک و دێنە وەلاتەن دووبارە سڵاتەنێ بەڕێزان بەڵێ تەوەری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک کراوەیە و دەتوانن لەسەر هەر کێشە و بابەتێک قسە بکەن دیارە لە ماوەی ئەم هەفتەیەدا ئەمە چەندین تەوەرمان باس کرد لە بەرنامەکەیە کە گرنگترینیان بەکارهێنانی توندوتیژی بوو بەرامبەرمان بە منداڵان هەروەها ئاستەنگەکانی بەردەم هاوسەرگیری و دوێنێش دووە تەوەرمان کە تایبەت بوو بە کوشتنی معەمەر قەدافی دیارە ئەمە گرنگترین تەوەرەکانی ئەم هەفتەیە بوو بەڵام ئێوە دەتوانن لە پەیوەندیەکانتانە باس لە هەر کێشەیە بکەن هەر بابەتێک کە بە پێویستی دەزانن ئێوە قسەی لەسەرکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک و ناونیشانی facebook.com/naliatv دەتوان ڕاوتی بینی و سەرنجەکانی خۆتان بنێرن بەڵێ یەکەم پەیوەندیمان کاک حەمید لە هەولێر سڵاو لێبێ کاک حەمید فەرموو کاک حەمید لە هەولێر سڵاو لە کاکشوانی بەڕێز زۆر سپاس سڵاو لە کەناڵە جوانەکەی نالیا ئینشاءالله هەموو کات داوای مۆفەقیتان بۆ دەخوازین لە هەولێری پایتەختەوە بەڵێ حەمید قسەتان لەگەڵ دەکات زۆر سپاس دەکەم خۆشحاڵین کاک حەمید سپاس دەکەم ئەگەر ڕێگەم پێ بدەن پێم خۆشە قسەیەک بێ لە مەسلحەتی عامەدا بیکەم ئەوەی کە خزمەت بە بەرژەوەندی ئەمڕۆی کوردستان بکە دواتریش پێشنیارێکم هەبوو ئەویش هەر بۆ بەرژەوەندی عامەیە بەرژەوەندی گشتی سەرەتا من بە قسەیەک دەست پێ دەکەم کاتی خۆی مەسعود محەممەد دەڵێ ئەگەر بە ڕێگایەکدا ڕۆیشتی گەیشتە دووریانێک ڕێت لێ تێکچوو نەزانی بەکامیان دابڕۆی پس بە پرسیار لە حیزبە کوردستانیەکان بکە ئەوان گوتیان بە کام ڕێگادا بڕۆ تۆ بە پێچەوانەیەوە بە ڕێگایکی تردا بڕۆ دیارە بۆ کاتی خۆی گوتراوە ئەم گوتەی مەسعود محەممەد بەڵام ئایا بۆ حیزبە کوردستانیەکان لە ئێستادا هەرکنیە دەستی یەکتری بگرن ڕێگایەکی ڕاست پیشانی کۆمەلگای ئەمڕۆی کوردستان بدەن نەمان بەرە سەردێواری خەرند بە دەستی خۆیان خۆشتان دەزانن ئەوە ڕووداوەکانی تورکیا ئێران عێراق ئێمە نەبین بە کێشەیەک لە کێشەکانی ئەوان ئێمە هەوڵ دەین لێرە برایەتی و تەبایی خۆمان ئیسپات بکەین دیارە ئەو ڕووداوانەی کە لیبیاش خۆتان دەیبینن ئەوە دوورە لە ئێمەوە ئینشاءالله و ئومێدەوارم کە هەموو لایەک دەست بدەنە دەستی یەک بەڕاستی ئەوەی من تێبینیم کردبێ کێشەی دادوەریمان لاوازە لە چ بوارێکە کاک حەمید بە کورتی لە چ بوارێکە پێت وایە کێشەی دادوەریمان لاوازەوە خۆتەڵی بەڵێ کێشەی دادوەری ئێمە دادوەرمان هەیە مدعیان نازانم چی پێ دەڵێن دادوەری گشتی بەڵام جورئەتی یاساییمان نییە ئەگەر تەماشای ڕووداوەکانی هەفتەی سوبات بکەی تەماشا دەکەی لە هەولێر پەلاماردانی یا لە بادینان لە هەر شوێنێک لەلایەن حیزبی دەسەڵاتەوە بە برکە و بارەگاکانی گۆڕان ئایا پێتان باش بوو پەلاماردانی کەناڵی NRT بەڕای گشتی دەڵێن پێتان باش بوو پەلاماردانی خلقی چوار پێتان باش بوو خۆپیشاندەران ئاراستە بگۆڕن پێتان باش بوو سوتاندنی جەمەدانی سوور پێتان باش بوو خزمەتی بە ئەم ڕۆینەتەوەی کوورد دەکرد من ئەم پرسیارە زۆر پێشەرکاری تر کرا ئایا لە مامۆستای زانکۆ ئەمە پێشەرکاری کەلتور نەبووەوەی کردمان بەعام سەبارەت بە حیزبی دەسەڵات ئۆپۆزیسیۆن ئایا شۆڕشی نێرگسی ئەوەی پێ باش بوو ئایا مامۆستای ئاینی ئەوەی پێ باش بوو مندیلی مەلایەک بسووتێ ئەگالی عەرەبێک بسووتێ شەدەیەکی هەورامان بسووتێ ئایا جەمەدانیەکی گەرمیانی بسووتێ ئێمە هەموو براینین کار بکەین بۆ برایەتی پێکەوە ژیان باشتر نییە یعنی هەمویان لەمڕۆدا درۆکان قاچی کورتە دیسان دێڵێم ڕاستیەکان قاچیان درێژە بەس نەبێ فرت و فێڵی سیاسی لەگەڵ یەکتر بەکارنێنین فرت و فێڵی ئاینی لەگەڵ یەکتر بەکارنێنین ئەینە کەلیمەت الحەق نابێت لەو کاتەدا ئیدانەی ئەوە بکەین برکە و بارەگای گۆڕان پەلاماری بدرێ هەر خراپە کەناڵی NRT بسووتێندرێ خراپە زامانەی سوور بسووتێندرێ خراپە بەڵێ سپاس بۆ بەڵێ کاک حەمید لە هەولێر سپاس بۆ قسەکانت بەڵێ کاک شێرزاد لە قەڵاتزیە سڵاو لەبێ کاک شێرزاد فەرموو ئەو کاستان باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش بۆ مەسەلەی سارەی بیعارم و بەعارەمێ بەڕێزم بەڵێ لە قەڵاتزیە لە قەڵاتزیەوە بەڵێ مرۆڤەوە 4000 ئەوە 4000 بڕیاری دەرکێت ئەوڕۆ بڕیاری ئاخی بڕیارە ئەگەر سارەتی ئاها کۆکەنەوە بەس ئایا ئەو سارانە حکومەتی بەڕێز ئەو سارانە چۆن بەڕێوە دەبات چیان لێکا
جولي برزم بەڵێ گوێم لێتە کاک شێزە ئەو سارانە بزانم ئەو تیعانە تێ دەکات خۆ سارێک نێ و دوو نیە و دە نیە و 10,000 نیە و ئایا حکومەت ئەو خەڵکە بەڕێزا ئەو خەڵکە فەقیرا لەو سارانەکە چۆن لە حکومەتی بەڕێز رازی دەبن بەڵێ جولێ بەرزم بەڵێ گوێم لێتە بەڵێ شلون خلق لو حكومتي راضي ابي نايه حكومه دواي بسياري او خلقي فقير ببيته كدواي خلق بلامالي خلق بدا خلق فقير خلق سي ولا بس هذا بي سي بدا دوازي بدا خلق اجب من فقير بم ناتو مسالتي عالي بكرم بي سي بين رقم بدا بەڵام کاک شێزە لە بەرامبەردا ئەگەر هات و شێوازی کڕینی ئەو سیارانە یاخۆ سیارەکان خۆیان کە نایاسایی بن پێویست ناکە کە لێپێچنەوە لەگەڵدا بکرێ ئەو کەسانە و هەندێک لایەن ئەوانەی کە لایەنێکی ئاینیەوە سەیری بابەتەکەکەن پێیان وایە کە کڕینی ئەم سیارانە حرامە تا چەند هاوڕای لەگەڵ ئەوان وە پێت وانە ئەمانە کە نایاسایین لە هەرێمی کوردستان باشە بەرەزم من سیارەکەم 2003 بەڵێ ئەگەر 2003 باشە بۆ لە خاچی کوردستانە بۆ داخل بووە ئەگە ئایا دزینە بێ خەڵک نەیدزی بێ و نەیهێناوێ بۆ کوردستان بۆ ئەو سار هاتۆ ئەو خاچی کوردستان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک شێرزاد لە قەڵەتجێ بەڵێ کاک محەممەد لە هەوریە سڵاو لێبێ کاک محەممەد فەرموو زۆر سپاس کاک محەممەد بەڕێزم لێ پرسیارم هەیە بەڵێ فەرموو سەبارەت بە موچەی هێزەکانی ناوخۆ بەڵێ کاکە ئێمە موچەکەمان بۆ هاتووە لە بەغدایەوە زیادکردنەکەم بەستە حکوومەتی هەرێم دەیەوێت قەرەبۆکەمان ینی ئێستا پێی گوتوینە هێزەکانی زێرەوانی و ئەوانە ناگریتەوە کاک محەممەد مەبەستە زیادکردنەکەیە بەڵێ کاک شوانە مەبەستم زیادکردنەکە نیە مەبەستم ئەوەیە مەبەستم قەرەبۆکەمان لۆ هاتووە ئایا ئەو قەرەبۆ بۆ زێرەوانی ناگریتەوە سەبەبێکی هەیە یعنی ئەگە بە هێزەکانی ناوخۆ نەبین کاکە با برێ هێزەکانی ناوخۆ نە پێشمەرگەنە یعنی مەعقول نییە پارەکەمان بۆ هاتووە ناماندنێت دەیانەوێ بیخۆ نازام دەیانەوێت لەکنە خۆیان گرتووە داوامان هەیە کاکە لە وەزیری ناوخۆ ئەو پارە بەس هاوڵاتیان دابەش بکە ئێمەش هاوڵاتینە فەقیر و فەقاراتین یعنی ڕۆژێتە ئەوای لە دەوامێ دەکەوینەوە کاکە داوامان چواردە بە هەفتە ئێ بە ئەو پارەی بۆ نادەن کاکە بۆ دەکنە خۆی دەگرن خۆ نەمام جەلال دەیدا نە مەسعود بارزانی دەیدا نە کاک نەوشێوان دەیدا ئەو پارە لە حکومەتی بەغدایەوە بۆ مەهاتوو کاکە هیوادارین بەسەرمان دابەش کرد بماندنێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد لە هەولێر بە لەسەر تۆری کۆمەڵاتی فێسبوک تێبینیمان بۆ هاتووە لەسەر تەوەرەکە کە کراوەیە تانیا کوردی دەڵێت بەڕای من پێویستی ناکە سەرۆکی هەرێمی کوردستان کە ئیدانەی چالاکی هاونیشتیمانیانمان بکات کە پاکەکان هەروەها ئاسر مەحوی لەسەر هەمان بابەت دەڵێت هیچ پێویست ناکات نێچیروان بارزانی ئیدانەی چالەکیەکانی پاکەکە بکەوە خۆی دەڵێت هەروەها شاڵە فاتح دەڵێت منیش هەمان ڕام هەیەواتە سەبارەت بۆ بابەتەیە عادل محەممەد دەڵێت لە هەڵەبجەوە ئەم تێبینیە دەنێت دەڵێت سڵاو ئەو پرۆگرامانی وەزارەتی پەرۆدە بە قۆناغی بنەڕەتی دایناون لە ڕووی قەبارەوە کتێبەکان گەورن و قورسن زۆر منداڵ هەیە دەڵێت بابە گیان بۆ کتێبەکەت نەهێناوە دەڵێت مامۆستا ناتوانم مەبەستیەوەی کە قورسە و منداڵان ناتوان بیبن لەگەڵ خۆیان بۆ قوتابخانەکان بڵێ بەهارخان لە بارزان سڵاو لێ بێ بارخان فەرموو بله وارە باش خۆت گیان سپاس دەکەم فەرموو دەست خۆشی بۆ تاوارەکە و بۆ بەشی کۆنترۆل بله گیان ئەس من دونێ زۆر هەوڵدا پەیوەندیم وەربگرێت لە کەناڵی NRT بەس بەدەخەوە مشغول بوو وەکو تەوارێن گۆشتکراوەیە دێشێم لەسەر کوشتنی قەزافی باخڤم بەڵێ فەرموو ڕاستی زۆر کەسە پەیوەندی بە پرۆگرامێن بۆ بەکرد میوا گوتەمە زۆر دڵخۆشین بۆ کوشتنی قەزافی نابێ ئەم کورد بێژینێمە دڵخۆشین بۆ کوشتنی کەسێکی ئینسانی وەکو قەزافی ڕاستی قەزافی زۆر هەوڵدایە بۆ کوردان لاگیری کوردا بووە لە هەر شوێنێکی دیتن نەدژمنێ کووردا بووە دەنیامە هەوڵ بدەین بەڵێ دیارە بارخان ئێمە دوێنێ تەوەرەکەیە باسمان لە دوو لایەنە کرد باسمان لەو نەکرد کە ئێمە دڵمان خۆش بێت یاخۆ پێمان ناخۆش بێت تەنها باسمان لەو کرد کە کوشتنی کەسێکی ئاوا کە لە کاتێکدا بوو هەموو ڕاگەیەندەکان گرنگیان پێدەدا کوشتنی سەرکردەیەکی ئاوا چمانایەکی هەیە بۆ ئێمە و چوانەیەکی لێ فێر دەبین ئێمە زیاتر لەسەر ئەو بۆ قسەکانمان و کاریگەریەکانی لەسەر دۆخی ئێستای ئەو وڵاتە
خود راستی هیچ کاریگری که نبی و لیبیاش کاریگری نبی بخوای نخوشتر دادو خوشتر نبی چونکو بوچی اول دستی حولاتن هفته شید کردن خوشی نبی تو دواکاری کش من نهایی تار بیت خواه لسر بکار اینانی که هربا آو لکردستان اواش تواره که گرین دیدیتن روی حولاتیان پیوندی بکن هیوادانم کردستان هردم دی سرکرتی بی تجارت برای خرابون نبی حولاتیان زور پیوندی کرده بود سرکرده کردش دبی لخو بترسن سرکرده کرد هردم دی سرکرتی بی چیزا نبی لخو بترسن او حولاتیان بعد خیالان خواه سرکرده کرد و کلی بیاله بعد و صدام حسینه کی دیکتاتور سپاس بۆ پەیوەندیەکەت بارخان لە بارزان دیارە ئێمە دوێنێش هەر نەمانی قسە لەسەرەوە بکەین کە لێکچوونێک هەیە لە نێوان لیبیا و کوردستان ئێمە زیاتر لەسەر بابەتەکە بوو کە کوشتنی معەمەر قەدافی بوو. بەڵێ فاتمە خان لە سلێمانی سڵاوی بێفەرموو. کاکشوان بەڵێ فاتمە خان ئەم کاتەوە باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. زەحمەتن دوو پێشنیارمێ بەڵام بە تەوەرەکەنی من بە تەوەرەکەشتەوەنی پەیوەندی پێشەوە نیە بەڵام قسەژەکەم تەوەرەکە کراوەیە دەتوانی هەر بابەتی بخەیتە ڕوو. زەحمەت نەبێ ئەم 300,000ەکەی تەقاوەتەوی کە 300,000ەکە بڕاوەتەوە بەڵێ ئەوە قەول وا بوو بێ بە 150,000 و بە دوو مانگی جارێک بدرێ بەڵێ ئەمەی کە 6 مانگەکە جارێک ئەدرێ. بەڵێ چەند بوو مەمنونین ئێوارەیە تەوەرێک کرد لەسەر ئەوە بێ فاتمە خان چەند بوو وە بڕیار وا بوو بکرێ بە 150,000 300,000ەکە 300,000 بەڵێ بە 6 مانگ جارێک ئەدرێ. بەڵێ ئەوە قەولاوە بدرێ بکرێ بە 150,000 و بە دوو مانگی جارێک دەدرێ. بەڵێ ئێسێوە نەکراوە تەوەری گەشم زەحمەت نەبێ کاکشوان. بەڵێ ئەم دایرەی ملوولە هاکە لە دوای جێژنەوە عەریزە وشتیان ناوە بۆ ملوولی بۆ تاعیناتی. بەڵێ ئێستا لە دوای جێژنەوە فۆرمیان لێ پێپڕکردوونەتەوە ڕسمیان لێ وەرگرتن وەرەقان ناون تێ ئێستا لە دوای جێژن ڕەمەزان ناوەکان لە هەولێر نەهاتوەتەوە. بەڵێ ئێستا خەبەرمان هەیە ئەڵێ لەوانەیە ئاسە لە هەولێر زەرانی کاکسە لە شوێنەکانەوە بەڵام ئەمان دەڵێن چاوەڕوانەکەین هێتا ئەم هەفتە دەگەن ئەمە هەفتەیە ناوەکەی نێتەوانێ هینەکەی مزەهەراکەی. بەڵێ ئەگە زۆر مەمنونین کاکشوانیشن ئەگەر ئێوارەیەک تەوەرێکیش بۆ ئەوانە دانێت. بەڵێ زۆر سپاس ئازێتمان. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ کاک بەختیار سڵاو لێبێ. کاک بەختیار فەرموو. کاک بەختیار ئەگەر پەیوەندیەکەی ئامادەنی بەڵێ ئامادە نیە دیارە. کاک ئومێد لە سلێمانی سڵاو لێبێ. کاک ئومێد فەرموو. ئێوارە باش زۆر سپاس کاک ئومێد. وەڵای یەک پرسیارێکمانە بوو. بەڵێ فەرموو کاک ئومێد. بەنسبەت ڕێینەکانی هاتچوو ئەم کامێرەی کە دایانناوە بەڵێ لە ڕێ ڕاپەڕیدادا ئەوە هەوڵیان داوە بۆ پارەسەندن و بۆ ئەڵە 2 دو ساڕی ئەو هەوڵیان بدایە بۆ ڕێگابانە چاکەکەدا باشتر نەبوو وە خەڵک. پێت وایە کاک ئومێد وەک خۆتەڵی ئەم کامێرەی چاودێری بۆ پارەسەندنە پێت وایە حاڵەتێک هەبووە وەکو نمونە بتوانی باسیکەی؟ وڵای حاڵەتەکە وە چییە؟ حاڵەتەکە تۆ نووساوە 80-90 وایە ئاتا تۆ ئەوی ئێستا قەیناکە دانزاوە خۆشتێکی باشە ئێمە باشە گرەیمان لە کامێرەکە نییە بەس ئەوەی هەوڵەیە بۆ کامێرەکە با هەوڵیش با ڕێگەبانەکە جاگابێ هەموومانی بەش شارە داگرنشیدی ئەو پارەی پێیاگرێت چی لێگرێ ئەگە شارەوانی ئەو جادێ چاراکە با پارەی ئەو خەرابوو بە هینی خۆیان حاجۆ ئەو ڕێگەبانەی بە چاکە باشتر نابێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئومێد لە سلێمانی. بەڵێ کاک بەرزان لە هەولێر سڵاو لێبێ. کاک بەرزان فەرموو. زۆر سپاس دەکەم کاک بەرزان. زۆر سپاس دەکەم. بالنسبة للعرض الأوراق بأوراق كثير يعني كشف على أساس أنا كي سربناكم بس مشكلة أو زياد كره لبود يسربك. بله. يعني مشتكي لما بكرة يعني. بله. سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ کاک محەممەد لە سلێمانی سڵاو لێبێ. کاک محەممەد فەرموو. جانم کاتە باش. زۆر سپاس کاک محەممەد. ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایە کاکەشوان. بەڵێ کاکەشوان ئەگەر پێشینیارێکم لێ قوبوڵ بکەی یەکێکیان مەربوطە بە کەناڵە بەڕێزەکەی ئێوە شتێکی عامە. بەڵێ فەرموو. من ئەڵێم لەبەر ئەوەی کەوا لای هەمووان معلومەکە ئێستا ئەم شاشەی ئێوە بۆ بە شاسەیەکی خۆشەویست لە لای هەموو خەڵکیەوە. بۆیە حەزەکەم هەر هەفتەی ئێوە دەورێکی باڵاتان هەبێ لە چارەسەرکردنی ئەو کێشە کۆمەڵایەتی و ئیجتیماعیەتانی کەوا ئەرچی هەر هەمومانە. مەسەلەن بۆ نمونە
بابەتێک ئەو ڕژێندێ بە بابەتی ئەوە ناکێ کێشەی هەیە وەکو ئەم مایکە کە هەر بەرنامەیەکی ڕێکوپێکە و دەرفەتێکە بۆ خەڵک بەڵام وا بڵێن شتێکی معەن هەیە کێشەیەکەی خەڵک باز لە چارەسەرەکانی بکە ئەگەر ئەمە بۆ هەفتەیەک بەردەوام بێ خەڵک وردە عقلی بۆ بجوڵێ بۆ چارەسەرەکان ئەوە ئەبێ بە ئیعازێک ئەبێ بە مەسیجێک ئەبێ بە شتێکی عام ئەو وەختە ئێوە دەوری پێشەنگایەتی تیابینن کاک محەممەد تێنەگەشت مەبەست ئەوەیە تەوەرێک دیاری تەوەرێکی معەنە مەسەرەن لەسەر پاک و تەمیزی و پاکژی ژینگە ئەگەر ئێوە بڵێن هاوڵاتی خۆشەویست تۆ چ پێشینیارێکە هەیە بۆ چارەسەری ئەمە وردە خەڵک ئەمە ئەبێ بە مەسیجێکی باش بۆ خەڵک معنای ئەوەیە ئێوە دەورێکی ڕائید و قەدوە ئەبینن لە وشارکردنەوەی خەڵکە ئەمە وا بزانم ئیعلامەکانی دەرەوە کە من ئاگام لێ بێت ئەوەی لێ تێ بگەم بە شێوازێکی ئینگلیزی یا عەرەبی هەستەکەم ئەو دەورا بین بۆیە حەزەکەم بە کوردی ئەمەش هەبێ ئەمە یەک دووهەم پێشینیارێکم هەیە خۆزگە ئێستا کەسایانی مەسئول ئاگایان لێ بوو ئێمە ئەزانین ئەوانەی کە فکر لە دروستکردنی خانوو ئەکەنەوە چ گەنج بن چ ئەو کەسانی کەوا ئەیانەوێ خانوو دروستکەن یاخود کێشەی نرخی ئەرز یەکێکە لە هەرە گرفتە گەورەکان ئەمیش هۆکەی ئەوەیەکەوە زەوی چۆتە نرخی ئەوەی کەوا ئیستیسمار خەڵک ئەیکڕێ بۆ قازانج بەڵام ئەگەر بێت حکوومەت فکر لە شتێ بکاتەوە ئەو کەسانەی کە خانووی کۆن تەعمیرەکەنەوە یا قاتی سەرەوەکەن ئەگەر پێشینە بۆ ئەمانە دابنێ لەوە ئەچێ ئێمە ئەو گرفتەمان نەمێنێ وردە هێواش بێتەوە و خەڵک ئەو کێشەی نەمێنێ بەهایەکی زۆر بە زەوی بۆ ئەویکەوە خانوویەکی لەسەر بکە ئەمە خۆزگەر مەسئولین گوێیان لێ بوو لە پەرلەمانە باس ئەکرا بۆ ئەویکەوە پێشینەش بیرێ بۆ کەسانەی کە قاتی سەرەوە ئەکەن یا خانوو تازە ئەکەنەوە تۆزێک گرفتی زەوی نرخی زەوی هاتە خوارە و سپاسی هەموو لایەکەکەم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەیان لە سلێمانی سلااوی بفەرموو مرحبا کاک شوان سپاس دەکەم بەیان خان کاک شوان من پرسیارێکم هەیە لەبارەی شەڕی ناوخۆ بەڵێ فەرموو ئایا شەڕی ناوخۆ پێشمەرگە خۆی شەڕی ناوخۆی هەڵگیرسانیا بەڕێز مام جەلال و مەسعود بەرزانی بەڵێ با بچینە سەر قسەکە چییە لەبارەی شەڕی ناوخۆ بەیان خان بەڵێ بەڵێ لەگەڵ مایە بەڵێ گوێم لێتە بەڵێ کاکشوان ئایا من ئەڵێم لە بەڕێز مام جەلال و مەسعود بەرزانیە پرسم شەڕی ناوخۆ پێشمەرگە خۆی هەڵگیرسانیان خۆیان ئەم شەڕیانە داڕشت و کوڕی خەڵکیان دا بە کوژت کە ئیستا هیچ حیسابێ بۆ شەیدەکەیش ناکەن بۆ ماڵ و مناڵەکەی ناکەن بە هیچ شێوەیە نە لە تەنانەت ڕوویان نییە باسی یادەوەریەکانیان بکەن هەیە هەشتا لە هەشتاویەکەوە شەید بووە پێشمەرگەی پارتیزان بووە پێشمەرگەی کۆن بووە لە شەڕی ناوخوا شەیدیان کردووە ئێستا هەبوویان نییە لە ڕوویان نایە باسی خەباتەکەیان بگەن ینی خەباتەکەیان بەفی ڕۆچووە لەو بەینا بەیان خان چ کەسێکە شەهیدی شەڕی ناوخۆیە سەیدەوەرە بەڵێ ئایا من ئەپرسم ئەم شەڕە خۆیان هەڵیان نەگیرسان بەدەست کیسەی خۆیان نەبوو نە حیساب بۆ شەیدەکەکەن نە یادەوەریەکانی نە پارتیزانی چەند ساڵەی گەرمیانیان نە هیچ حیسابێکیان بۆ ئەکرێ تا ئێستا هیچیان بۆ نەکراوە ینی هیچی وەکو چی بگرێ وەکو ئەم عالەمە ئەوەیشە هینێکیش بێ برێن مەفرەزە خاسەیەکیش بێ هەر عەرزێکی وەرگرتووە بەڵێ ئایا ئێمە ئەبێ حیسابێ بۆ تەلەبەکانیان بکەن بۆ ماڵ و مناڵیان بکەن بۆ سەروەری شەیدەکە بکەن بۆ خەباتی چەند ساڵەی شەیدەکە بکەن بە هیچ شێوەیە باسییان ناکرێ بە هیچ شێوەیە لە تەلەڤیزیۆنێ لە کەناڵێ لە یادەوەریەکیانە لە یادی شەیدبوونیانە هیچ حیسابێ بوون نە بۆ ماڵ و مناڵەکان نە بۆ شەیدەکە ناکەن بەڵێ داواکارم لە ڕێی بەرنامەکە ئێوەوە بەرپرسان خۆیان گویان لێ بێ ئێوەش بەرنامەیە لەسەر شەیدی شەڕی ناوخۆ و گومبوانی شەڕی ناوخۆ دابەزێنن بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت دڵنیا بە ئەو تەوەرە بە هەند وەردەگرین بەڵێ کاک ئازاد لە ئاکرێ سڵاوی بێ کاک ئازاد فەرموو ئەلۆ بەڵێ کاک ئازاد کاک شوان چۆنی زۆر سپاس دەکەم کاک ئازادگان لەسەر تەوەرەکەت کراوایە وانە بەڵێ کراوەیە کاک ئازاد لەسەر تەوەری پشینەی خانوبەرە و هاوسەرگیری قسە دەکەم بەڵێ فەرموو ئەوە کەفیلی پێ دەوێت هەردووکیان بەڵێ لە کوردستان هیچ کەفیلێک نەماوە هەر کەفیلێک بڕۆی دەڵێت نیوە بە نیوە دەبێت حکوومەت چارەسەرێکی و بدۆزێتەوە پێت وایە چارەسەر چییە بۆ ئەوە کاک ئازاد بەخۆ نازان دەبێت حکوومەت بیری لێ بکاتەوە بەڵێ بیرێکی لێ بکاتەوە هیچ کەفیلی نەما دەڕوە سلفیا قار دەڵێت کەفیل دەڕوە کەفیل دەڵێت نیوە بە نیوە دەروە سلفی زەواج دەڵێت نیوە بە نیوە
هەر شتێکی بڕۆی دەڕێت نیوە بەنیوە دەبێت حکوومەت چارەسەری و بدۆزێتەوە. کاگازاد هەندێکیان نازام ئەو نیوەی جەنابەت باسی دەکەی من نەمبیستووە بەڵام هەندێکیان داوای بڕێک پاراکەن بۆ ئەوی ببن بە کەفیلی کەسێک بەڵام نیوە بە نیوەشتی وا هەیە حاڵەتی وا هەیە باسیکەی لە ئاکرێ نیوە بەنیوەیە بەڵێ هیچە نازانم دەبێت حکوومەت چارەسەرێکی بۆ کەفیلانە بدۆزێتەوە بەڵێ یعنی ئەگەر خانووی تاپۆوە با بڵات سەنەدەکەی بکات بە کەفیل. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئازاد لە ئاکرێ بڵێ دۆستی لە دهۆک سلااو لێ کاک دۆستی فەربوو بەڵێ دۆسکی لە دهۆک فەرموو کاک دۆسکی خۆش ڕاستی مە کووردا gelek ئاریشەیت هەین ئاریشت مە هەمی چ بەبگەرم نەقانونی عدالت نینە چه عدالت هەبال کوردستانê و karê xwe kir babar bike farîşe hemîn nedbûn û me gazinde jî nedbûn ser vê çandê yadî jî bo topbarankirina sinûra hikmeta me gava topbaran kirin li ser sinûrê me hatin şiqîbelê Tirkî û Îranê dibêjin em girê dayîne hikmeta Iraqê ve bes wextê partê te zêde kirin bo fermanberan dibêjîtin newala me şûle jenîne em tabiê me hikmeteka cuda ye erê boçî bo para hikmeta cuda ye boçî bo topbarankirinê hikmeteka Iraqê ye û yadî jî serbêçek me bi xwe dît hatino çûnê el li Duhokê trafîka sor bû seyareka polîsa şofernêteka bilind el sorî da çûv telefonê jî taxirta pêş çavet şartî mirora û pêş çavet tê yê hewar hatinê û tiştek jî negodê erê hekev êkedî kesekê yehadî bû dirahêlê yan ne da mîne dîfê sarê ve îzacayî jî gelek ken û da îcazayî jî werkirin û da gelek qesed kirê jî bijne em hezkeyn adî vê te çespandin li Kurdistanê ev arîşe xir nabin û kes jî gazin da neş hikmetê diket û neş kesê diket hêvîdarîn ev çarekê bo vê çendê bînin hikmeta me jî bila xwe zivrît û bila bez vî di alem jî bes arîşa hemî gav arîşet xwe bêjît û bêjit me filan arîşa hey filan arîşa herî erê boçî îmaratê arîşe nînin بەڵێ کاک دۆسکی gelek سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ دڵدار لە کەرکووک سلااو لێ بێ فەرموو ئەلوچۆی کاک شوان کاتەوە سپاس دەکەم کاک دڵدار بەڵێ کاک دڵدار بێزەحمەت کاک شوان پێشنیارێکم سەرەتا بەڵێ فەرموو پێشنیارکم ئەوەی ئێوە ژمارەی ئاسیسیڵ پندانەوە یەکێک پەیوەندیتان پێوە بکە بەس کۆڕک و بەڵێ بەڵام دەتوانی پەیوەندیکەی بۆ ئەو چوار ژمارەی کە دامان ناوە کاک دڵدار بەڵێ ئەزانی بەس ئێمە خەتەکانمان زۆری دەکردوو کە ئاسێسێڵ هەمووی بەڵێ ئەو پێشنیارەکەم پێشنیاری دۆمیش ئێمە وەکو پێشمەرگەی هێزەکانی هەفتا بەڵێ دەنگ ئەوە بوو ئەلەساس لە مانگی دووە معاشمان زیاد بکە هەتای سەی چیان بۆمان نەکردووە بەپێی دو هەواڵەکان ئەو زیادکردنە لەم چەند ڕۆژەیە جێبەجێ دەکرێت کاک دڵدار بەپێی هەواڵەکان کاک دڵدار گوێت لێمە بەڵێ دیارە پەیوەندەکەی پشڕا کاک بەختیار لە سلێمانی سلااو لێ بێ کاک بەختیار فەرموو کاتێ باش کاک شوان زۆر سپاس دەکەم کاک بەختیار ڕاکار بەختیار من وەکو کوردێکم قسە لێگە قسە بکەم بۆ تەوارەکەتان لەبەرەی کە کراوەیە من وەکو کوردێک خۆم بە کوردێکی دەسۆزی ئەم وڵاتی خۆم ئەزانم و هەموو کوردێکی هەر چوار پارچەی وڵاتیش هەر بە کورد دەزانم چۆن عارەبەڵێ هەمووی عارەبە کوردیش هەمووی هەر کوردە باڵێ ئەمە زۆر بەداخەوە ئێمە حکومەتی هەرێممان هەیە بەحساب ئەمە حکومەتمان نییە دوو حیزبمان هەیە ئێکیان جاشی ئێرانە ئێکیان میتی تووشایە بۆ باش کاک بەختیار بە هێرش نەکەن ئەستەر هیچ لایەنێک بابەتیانە قسە بکەین ڕخنەکانن لە چین لەبارەی ئەوەی کە دەڵێ حکومەت دوو حیزبن دەسەرۆکی هەرێمە با وشانە بەکار نێنین کاک بەختیار تکایە بابەتیانە لەسەر کێشەکان قسە بکەین بەڵێ فەرموو کێشەی ئێمەی کورد لەوەیە کە خۆمان دوژمنی خۆمانین بۆ نمونە کارمێستی ئەچێت بۆ تووشە سوژدە بووانە بعد دڵتەنگی خۆی دا ئەمرێنە بەرامبەر بەجێی بە تووژێک کاڵە پێم ناخۆشە توورە کوژاوە ئەمە هەرچەندێ پەک کوژێت داری لێ نییە یا مالیشی ئەڵە چۆن لە کوردستاندا لە پەکەکەیان فەرم و هجوم بەرن هەر خۆمان مالیشی کوڕی مالیشی لە هەولێر ئەزمان نایە یا خۆمان کورد بۆ خۆمان ئازاین بۆ نمونە ئەندامەکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ ئیسلام بە زۆر هاتوومە ئەم ئیسلامەمان قبوڵ نییە ئەلۆ بەڵێ گوێم لێتە کاک بەختیار ئەڵێن ئیسلامان قبوڵ نییە ئەو بە ناوی خۆیەوە قسەکات ئەگەر بتوانێت خۆی چاکە زۆر لەوە باشە کە بەناوی میلەتێکەوە قسەکە ئێمە وەکو کوردێک وەکو مسلمانێک من شخصی خۆمان و بنەماڵی خۆمان و زۆربەی کوردستانیش ئیسلاممان قبوڵ و خۆشمان بە ئیسلام بزانین ئەو بەرنامەی خۆی بەڵێ لە پرۆگرامەکەی خۆیان باسیکە کە لەگەڵ حیمایەکە بزانێت چی لە بینیانە هەیە بەڵێ
زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس کاک بەختیار لە سلێمانی بەڵازان و چانێک و دێنە وەلاتان دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان بڵێ جوتیار فەتاح دەڵێت وەک مرۆڤێک خۆشحاڵم کە معەمەر قەدافی کۆتایی هات چونکە گەلی لیبیا کۆتایی هات لە ژێردەستی ئەو هەروەها دابان ئەبوبەکر دەڵێت لە کاتێکدا نێچیڤان بارزانی هیچ پۆستێکی نییە و مەبەستیەوەی پۆستێکی حکومی نیە دەڵێت چۆن بە ناوی کوردەوە لە تورکیا قسە دەکات هەروەها خۆزگە کوردی دەڵێت بەڕاستی من گلەی زۆرم لە ئێوە هەیە چونکە تا ئێستا بەرنامەیەکتان نییە لەسەر ئەدەب و هونەر من پێشنیاز دەکەم تەنها دەدەقە تەرخان بکەن و هەر جارە و باسی ژیانی شاعرێ بکەن لەگەڵ ڕێزم بۆ کەناڵەکەتان ئێمە بە نزیکانە بەرنامێکی تایبەتمان دەبێت لەسەر ئەدەب و هونەر لەسەر بابەتە کولتوریەکان بەگشتی گۆڤەند عارف دەڵێت هیچ سەرکردەیەکمان نییە کە شانازی پێوە بکەین دەڵێت هەمویان بێگانە پەرستن و کوردنەویستن ئەوە ڕای گۆڤەند عارف بوو بڵێ دایکی تارا یاخۆت کاک محەممەد لە هەولێر سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو زۆر سپاس دەکەم کاک محەممەد یوارت باش ئەمە بنسبەت کە یەکەی پاسەوانی لە هەولێر یعنی ئەوە چەندین جارە داوا دەکەین کەچی بەداخەوە نێەوە بەرنامەیەکمان دادنێ لەسەر ئەو بابەتەیە داوا دەکەین هەنی بەس بزانت سەبەب چی ئەو زیادەیەی نادەنێ ئێمە سەر بە وەزارەتی ناوەخۆینە هەندێکمان گەڕاینەوە سەر وەزارەتی ناوەخۆ کە لە یەکەی بەڕێبەرایەتی پۆلیسی هەولێر ئەوان زیادەکەیان هەر هەموو وەرگرت کەچی ئێمە لەبەر لە یەکەی پاسەوانی ماینەوە لەسەر میلاکی زێرەوانی زیادکە ئیمیان هەر نەدا هەر بە ئەو مانگەی دەڵێن ئەو مانگە نادەڵێن ئەو مانگە ئیدی وەکو یاریە پێمان دەکەن بەڕاستی ئەندام پەرلەمانەکانی پاسەوانەکانی خۆیان لەسەر یەکەی پاسەوانی کەیوان گەڕایتەوە بەڕێبەرایەتی پۆلیسی هەولێر کەچی بەداخەوە ئەندام پەرلەمانیش قسە لەسەر ئیشەوی ئێمە ناکەن سەبەب چیە ناماندنی هیوادارم ئێوە بە دواترسنیەتی فکر بزانین سەبەبەکەی چییە بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ دایکی تارا لە سلێمانی سڵاو لێ بێ دایکی تارا فەرموو چۆنی کاک شوانگیان زۆر سپاس دەکەم دایکی تارا کاک شوانگیان ئێمە من مامۆستام مدەریستم 30 ساڵ خزمەتمە هەتا ئێستا لە هیچ حکوومەتی ئیسیفادەمان نەکردو شوقەیەکیان ناونێتێ بە ئاسمانەوانێ پێمانەڵێن ئێوە مستەفیدن نە ئەرزەیەک نەشتێ ئەگەر ڕاستەکەن با پارەی حکوومەتمان لێنەسەنەوە ئەو پارەی پێشینەی خۆیان خانوبەرەکە بۆ یاون حکوومەت با پارەکانمان لێنەسێنێتەوە ئەوانەی تر کە ئەرزیان وەرگرتەوە فرۆشیانە بە 10 دەفتەر فرۆشیانە بە 15 دەفتەر هەموو مستەفید بوون هەتا ئێستا ئێمە ئیسیفادەی فرسێکمان لەم حکوومەتە نەکردووە ڕاتبەکەش دەست و قاچمان نەماوە بە پارەی بە ئیلاکی خۆمان ئەو ڕات بەمانەیەنێ بەڵام شوقەکانیان لەسەر حساب کردوین کەوا علاساز ئێمە مستەفید بووین ئیسیفادەی چیمان کردو ئێمە و دوو خوشکیشم هەیە هەتا ئێستا متەقاعدن پارەی 2 کیلۆ تەماتە وەرەگرن هەتا ئێستا نە پارچە ئەرزەیەکیان 24 ساڵ خزمەتی هەیە یەکێکیشیان 18 ساڵ خزمەتیە تا ئێستا نە ئەرزەیەک نە ئیسیفادەیەک 220,000 وەرەگرین مانگە پێماڵێ متەقاعدە کۆنەکان ئەی باشە متەقاعدی کۆن مەعیدەیان دەرهێنا و نان ناخۆن هیچ ناکەن نەخانوویەکمان هەیە نە ئەرزەیەکمان هەتا ئێستا ئیسفادەمان نەکردو بەڵام بۆ خۆیان هەیە ببەن و بڕۆن و بهێن و بەتارە بڕۆن ملیۆنێک پارە سەرف بکەن بەس بۆ ئێمە هیچ هەتا ئێستا ئیسفادەمان ئێمە نەکردو جا زۆر سپاسی ئێوەکەن کە ئێوە یعنی چاوی ئێمەتان کردوێتەوە کە توانین دوو قسە بکەین بە ئەوەی لە دڵمانەیە دەری ببڕین یاخوا هەر دامە بەرقرار بن و هەر لە خۆشییا بن زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ دایکی تارە بەڵێ کاروان لە هەولێر سڵاوی بە کاک کاروان فەرموو بەڵێ کاک کاروان زۆر سپاس دەکەم کاک کاروان ئێمە پێشماوە لە هەولێر لەسەر چێشی سلفەی زەواج بەڕێزم بەڵێ سلفەی زەواج بەڵێ پێشمەرگەین ئێمە لە ڕەمەزانەوە ئەوی خۆمان تەسمیر کردیا وراقمان هەموو تەسمیر کردیا کە على اساس پارەکەمان بدەنێ بەڵام ئێستا تەلەفۆنە لێ دەکەن دەڵێن کاکە ئینگا ئێستا تاخیر بۆ پارەکەتان نەدایە سەر بۆ وەزارەتی پێشمەرگە و نازانم چ دەڵێن کاکە وەد ئەوراقشانتان بنەوە عەجەلەتان یعنی عالەم بە 2 ڕۆژ وەردەگریم لە ڕەمەزانەوە لە وەزعیدا بەڵێ کاک کاروان بەڵێ کاکشان ژێر لێ بوو بەڵێ گوێم لێ بوو بەڵێ ئەجا نازانم ئێستا ئەمە بەچێ برێن ڕوویشان لەکەن ینی بەردەیەک برێن هیچ کەسێک نییە برێ کاکەنگۆ ئار مۆزوعتانەوە یان پارەکەتان دەدرێت یان ناتان درێت ئێستا من نازانم بچم ئەوراقیم لە چێوە گرمەوە ئەو فالانێکە تەسمیری بگرێ نازانم بچم لە چێ دەرەوە گرمەوە بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ کاک هۆشەنگ لە سلێمانی سڵاوی بێفەرموو هۆشەنگ لە سلێمانی ئەگەر پەیوەندێکی ئامادەیە بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە لە سەرتۆری کۆمەڵایەتی فێسبوک سانە ئەحمەد دەڵێت ئەرێ بۆچی بەرنمەیەک لەسەر زیادکردنی دەرماڵەی خوێندکارانی زانکۆ پێشکەش ناکەن
و دەڵێت آخر 40,000 دینار بەشی ڕۆژانەی کوڕە مەسئولێک ئەکات. هیوادارم NRT بەرنامە و راپۆرتە هەواڵێک تایبەتی ئەو بابەتە بکات. هەروەها سامان قەرەداخی دەڵێت من هیچ شتێک شک نابم باس بکرێت چونکە هەم ئێوە دەڵێت هەرچیەک بڵێن وەک وابێت قسە بۆ کەرولاڵێک بکەین. ئەم حکوومەتە بە هیچ جۆرێک ئامادە نییە بە ڕەزامەندی میلەت وەک خۆی دەڵێت ڕەزامەندی میلەت بخاتە پێش بەرژەوەندی خۆیان. تێبینیەکی تر کوردی هاوڵاتی دەڵێت من دەمەوێت لەسەر نەبوونی هەستی نیشتیمانپەروەری سەرکردەکانمان قسە بکەم. زۆر بەداخەوە هەستی سەرکردایەتەکەی کوردستان هیچ وەلایەکیان نییە بۆ کوردستان و ڕۆژ بە ڕۆژ لە بەرژەوەندی خۆیان پشت دەکەنە مەسلەی نەتەوایەتی کوردی. ئەوە تێبینی کوردی هاوڵاتی بوو. بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە باوکی پێشەوا لە هەولێر. سڵاو لێبێ باوکی پێشەوا فەرموو. زۆر سپاس فەرموو. ئەو کاتت باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. دەستخۆشی بەردامەکەش لێ دەکەم. زۆر سپاس دەکەم باوکی پێشەوا. ئەمە بەنسبە شەڕی ناوەخۆ خوشکە هەندێک قسەی کرد، قسەکانی زۆر جوان بێ ئێمە بەشداریمان کرد. بەڵێ دوای ئەوەی جیران و گرتن و کوشتن و ڕاوەزودان و ئەوشتانی حسابیشان بڵێ منە کرد وەکو دژێک وەکو کابراایەکی کە ئەو خاتێک باسی ئەو کەسانە لە شەڕی ناوەخۆ یعنی تووشی کارە سات بوونی دەمانوی دەگە بەڵام کتاب بەزێنی لەسەر ئەوەی بەکەمەوە گیان لێ دەبی بەخۆیان دادەستنەوە یعنی ئەوشتانەوان کردیان خەڵک نەیکرد. بەڵێ ئێوان باش وەگە داد بەزان باە بەرنامە باس قەچ باسی لەسەر کرد باەوەیدا سوبانەوە هیتر داریشتر خەڵک نایکاتەوە بەڵام ئەوەی چووە بەکەم و خەڵکانی فاقی دەکەن بەکەم خۆدا دەستنەوە بەکەم شتێک بۆ خەڵکە دەکەن هەتا ئێستا وەکو جل ساوەڕ یعنی تەماشای خەڵک دەکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی پێشەوا لە هەولێر. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. بەڵێ کاک ڕێبوار لە کانی وەتمان. سڵاو لێبێ کاک ڕێبوار فەرموو. ئێوارە باش قوربانجان. زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. کاکە دەستخۆشی و بەرنامە جوانتان لێ دەکەم بەڕاستی. زۆر سپاس دەکەم کاک ڕێبوار. ئێوە تەلەڤیزیۆنەکەتان بەڕاستی سلمانتان کە ئێوە تەلەڤیزیۆنێکی بەڕاستی بیرایانن. زۆر سپاس دەکەم. بەڕاستی باش و خراپەکان پیشان دەدەن. باشە ئیوە کۆمەڵی خەڵک پێی ڕازیە ئیوە پێی ڕازی خراپە و باشی تێکەڵ لەگە ئێمە. بەڵێ کاک ڕێبوار تەنها بۆ هەمووتان ینی بۆی ڕوون بێتەوە ئێمە لە گەیاندنی هەواڵە بیر لەوە ناکەینەوە باشیان خراپە و زەرر بەکێ گەێنێەوە زەرر بەکێ ناگەێنەوە گشت بەکیە تەنها گواستنەوەی هەواڵەکانە ئەمە دیارە ئەرکێکی زانستی ڕۆژنامەوانیە. بەڵێ بەڕاستی ئێوە دروشمەکەتان ڕازگۆیی و گوێری و هاوسەنگە بەڕاستی دروشمەکەتان ڕنگدانەوەی کەناڵەکەتانە بەڕاستی هەرواش بۆ وازەوێ بەڵام من یەک داواکاریم لە بینەرانی بەڕێز هەیە ینی حکوومەت یاریمی کوردستان کۆمەڵێک کار و چاراشی زۆر جوان و چاچی کردەوە بەڕاستی لە سلفەی کار و سلفەی زەواج و کۆمەڵێکیشی و بەردامەی جوانی کردوانی با خەڵکەکە هەندە ڕژبین نەبێ کۆمەڵێک ئیش کراوە کۆمەڵێکی دەکراوە یەکسەر هیوا هەیە تەلەفۆن دەکە کاکەوڵان نەکراوە ئەو حکوومەتە گەندەڵا و هەیە بابەجان بە ئێمە ڕاستە 20 ساڵە حکوومەتین ئێمە ڕاستە ژوونمان هەیە کۆمەڵێک شەهیدمان داوە هەزارها شەهیدمان داوە کەم وڵاتە خوێنی ئەم وڵاتە بەڕاستی خوێنی ئەم شەهیدانە ئەو ئازادی جوانی ئەو ڕاهاتوتە پێشەوە ویزاکەمە ینی ئیشە باشەکان تێکەڵیشی خراپکەین ڕاستە کەم و کوڕی هەیە گەندەڵی هەیە بەڵام ئەوە نییە تو هەمووی زەربی سەفەرکەوە هیوادارم ئەو کەسانی پەیوەندی دەکەن هەر ڕاست نەکەنە سەر حکوومەت بابەجان حکوومەت پێکاتۆ لە چی پێکاتۆ لە میلەت پێکاتۆ لە حکوومەت دا پێکەوە ئێمە لە هاوکاری حکوومەت نەبین نەخێر حکوومەتیی بۆ ناکرێ و هەگا هاوکاریش بین بەڕاستی بۆ پەڕیتوانەوە حکوومەت دەتوانێت کارەکانی بەباشی بەڕێوە ببەرێت. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک ڕێبوار لە کانی وەتمان. بەڵێ فەرهاد لە تاقتەق. سڵاو لێبێ کاک فەرهاد فەرموو. کاک فەرهاد بەڵێ پەیوەندەکەی ئامادە نییە کاک کاروان لە سلێمانی. سڵاو لێبێ کاک کاروان فەرموو. کاتۆ باش بەڕێزم. زۆر سپاس دەکەم کاک کاروان. زەحمەت نەبێت تەوەرەکەیەوە کراوە بۆ میێوارە منیش دوو بابەتم هەیە. بابەت یەکەمیان لەسەرەوەی کە من دەرچووی پێناگای تەکنیکی سلێمانیم و سەبارەت بۆی بینەی بێکاری ئەگرێ بەو خوێنکارانە من هەتا ئێستا ئیسفادەم نەکرە فۆرمیشم پەزۆتۆپیان و توین کە گوایە ئێمە کۆتەکانمان ئاخری ئەم مانگەیە جا هەنێ خوێنکاری برادرم هەیە کە دیمەکەیان وەرگتووە. بەڵێ ئێمەش داوارین چارەسەری کێشەی ئێمەش بکرێت.
ئەمە یەکەمیان دووەمیشان بۆ دروستکردنی ئەو پردەڕاڕەوانەی کە پیادەڕێی بە تایبەتیەوەی ڕاپەڕین ئەو پردە دروست کراوە کە خەڵکی پێدا تێپەڕێت بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە ئەبینیم خەڵکەکە بەژێر پردەکەدا تێپەڕن و دەبێتە هۆی ئەوەی کە سیارە لیان دەردوێنێ من خۆم ئاگادارم کە تەکسیەتی لە ئینسانێک لە ژێر پردەکە داواکارم کە ئێوە بەرنامەیەکی وەشاریتان هەبێت چەند دقەیەک بەس سەبارەت بۆ پردە و ڕێڕەوانەی کە ئینسانی پێدا تێپەڕ دەبێت بابەتێکتان هەبێت لەسەر ئەو بەرنامەتان هەبێت لەسەر ئەو پردانە کاکەڕان پێت وانە ئەوە ناهۆشیاری هاوڵاتیان خۆیان بێکە نەزان ئەم پردە بۆ ئەوە دانراوەڵە بەرامبەر بەوە هەندێک کەس لەوەشە لە ڕووی تەندروستیەوە باش نەبووە نەتوانن بۆ پردەیە سەرکەون بۆیە ناچارن ئەوە شەقامەکە تێپەڕێن ڕاستەکەی بەڵام ئەو کەسانێک کە تێپەڕن کەسانێکی زۆر ئاسایی و ئێمە ڕۆژانە من دوێ هەڵچۆڕە متابعی ئەو خەڵکەکە مە ڕۆژێک نیە و دوان وێسانیە من کێشتر لە تاران ئەوم بینیوە ئەو پردە و پردە ڕێڕەوانە بۆ ئەوەیە کە ئینسان تێتەبەر بێ حکوومەتی یارانی وچوویەتی هەر کەسێک بەسەر پردەکات تێ بپەڕێت ئەگەر هات و کەسەکە لە پردەکەەوە کەوتە خوارەوە ئەوە ئێمە ئامادەین شوێنەکەی بدەین بەڵام ئەگەر لەچێت پردەکات سیارێک لێ بدە ئامادەین ئەو کەسێک کە سیارەکە دەوێتی هیچ کێشەیەکی لەگەڵا دروست بکەین بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاکەروان لە سلێمانی بەڵێ ئەریوان لە شێخان سڵاو لێبێ کاگەریوان فەرموو چۆنی کاکە باشی زۆر سپاس دەکەم کاگەریوان لە دەبەری شێخانەوە تەلیفۆن لە دەکەم خۆشحاڵن کاگەریوان بە سەبارەت پارەی پێشمەرگە لە موچەکەی زیادەی هاتیە دابەش نەکریاوە یعنی لە دەبەرەی بەغدا هاتووە کوردستان دابەش نەکریاوە سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس دەکەم بەڵێ کاکشیڤان لە سلێمانی سڵاو لێبێ کاکشیڤان فەرموو کاکشیڤان لە سلێمانی زۆر سپاس دەکەم کاکشیڤان بێ زەحمەت من ئەمێ لەسەر سەردانەی نێچیڤان بەغزای قسەکەم کە چوو بۆ تورکیا بەڵێ ئەو ناتوانێت بۆی نییە بە هیچ کاتێ بەناوی گەلەوە قسە بکا کە گەل پێی ناخۆشە گەل هەموو ئەو چالاکیانی پەکەی پێخۆشە کە لە تورکیا ئەنجامێدا ئیشڵان نەک چەندیان کوشتۆ دوو ئەو نەئەکوژن و سەد ئەو لەشیان تەرم بۆ چێتەوە نێچیڤان بەغزای هیچ کاتێ بۆی نییە بەناوی گەلەوە قسە بکە ئێمە ئەو چالاکیانمان پێخۆشە ئەو چۆنتوانێت بەناوی گەلەوە قسە بکە ئەو هیچ کاکشیڤان تۆ تەنها تێبینەکەت لەسەر ئەوەیە کە پێت وایە بەناوی گەلەوە قسەی کردو تەنها ئەوە بەلای تۆ کێشەیە بەلای منەوە کێشەیەکە و هیچ پۆستێکی لە حکوومەتانە بۆی نییە ئەو بەناوی حیزبەوە چۆن نەک بەناوی حکوومەتەوە بۆی نییە بەناوی گەلەوە قسەکات کەواتە ئەگەر پۆستێکی حکومی هەبوایە هەبێ پۆستی حکومی هەبێ ئەتوانێت بەناوی گەلەوە قسەکە ئەگەر کەسێکی باش و کەسێکی باش نییە بۆ گەلەکەی خۆی چۆن ئەتوانێت بەناوی گەلەوە قسە بکات و کە کاتێکە گەل خۆی پێی خۆشە و چالاکە نەپەکان جامێدا هەموو کەسە پێی خۆشە مقابلەکە لە ناو بازار هەموو کەسە بە پێم خۆشە کەس ناڵە پێم ناخۆشە ئەو بەناوی گەلەوە ئەڵێ پێمان ناخۆشە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاکشیڤان لە سلێمانی ئازان بۆ ئەوەی ئەو ڕوونکەینەوە ئێمە ڕای خۆمان تێکەڵ ناکەین بە ڕای بەشداربووان و مەبەستمان ئەو نییە کە ئێمە لایەنگیری لایەنێک دەکەین یاخۆ دش بەو لایەنین تەنها ئەو کەسێک کە پەیوەندی کات قسەکانی گزارش لە ڕاو بۆچوونی خۆی دەکات و تەنانەت ئێمە نەمانێشتووە وشەیەک بەکاربێنێ بەڵام کاکشیڤان تێبینی لەسەرەوە هەیە کە پێی وایە نەچیروان بارزانی سەردانەکەی بۆ تورکیا پێویستی ناکرد بە ناوی گەلەوە قسە بکە کە پۆستێکی حکومی نییەوە خۆی دەڵێت بەڵێ باوکی بڕوا لە سلێمانی سڵاو لێبێ باوکی بڕوا فەرموو ئەلو بەڕێزیانم کاتێ باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش وەڵا بێ زەحمەت من یەک دوو پرسیارێکم هەیە و لەبەر ئەوەی کە ئەڵێم سەبارەت بە ئەو پیاوە کە لە پشتەوەیە ئەو ڕسمە من ئەڵام هەر ئەو پیاوە ڕقی نەبردووەتەوە لە برسا بەڵکو زۆرێک هەیە وەکو ئەو پیاوە کە ڕقی بردووەتەوە لەم شەعبا لە ناو ئەم وڵاتی کوردستانی ئێمە گیرۆدە بووە جا بڕێزیان من وەکو خۆم لە ناو تۆڕی کۆمەڵایەتیە 5 دانە ساڵە ناوێکم نووسیوە هەوی کاروباری کۆمەڵاتی ڕۆشتم بۆ لای مدیرەکەیان کە کاک ئاسۆی ناوە ئەڵێ بە من کاکە گیان بۆ ناچی سنووقێ تەماتە دابنی بیفرۆشیت جا توخوا من 5 سەرخێزان بە سنووقێ تەماتە بەڕەئی تۆ ئەچێ بەڕێوە و من ئیسایشە بۆیە ئەم تەلەفۆنم کە ڕاستی سیرەکەم ئێواران چەند کەسێک داماوە ئاوا تەلەفۆن ئەکا بۆ ئێوە کاکە ئێوە چی خەمێکی ئەم خەڵکەتان توانیوە لە کۆڵ بکەن ئێمە وەڵا نەکبەتی دنیا سری لێداین کاکە 5 سەرخێزان لەبڕە من حەمد و سەنا بۆ خۆ ئەگەڕێم بەس وەڵاهی سێری خەڵکی وا ئەکەم زۆر تەبەقەیەکی نزمە جا ئایا حکومەت کەی لامان لێ ئەکاتەوە کاتێک کە مردین لە برسا
تا کاتیان مردیشین لە برسا کاکەگیان دەسەکەنەوە بە گوڵەتی لەگە خوا کردوێتی میلەتی کورد قەت دەوڵەمەند نییە میلەتی کورد هەر فەقیرە لەبەر خاسی ئەوە من حەز ئەەکەم ئەوەی کە چووە لە سەرای ئازادیان لەوێنە کۆ ئەبۆی نییە کرد با بە تۆ گوشارێ لەسەر حکومەت دروستکە حکومەت کاکە 1001 مشکلەتان بۆ دروست کردووە حکومەت خۆی ئەوەتانێ ئازاد نییە منم ئازاد نیم یعنی ئەمە چاوەشەیە کە ڕووی کردووە لەم عالەمە لەم خەڵکە یعنی بەڕاستی بەس فەقیر ئەکوژێت بەس فەقیر ئەوەژێت با بە من یەک ڕجاعەکەم لە حکومەت ئەگەر وەکو باوک لەگەڵ ئێمایە بیکا بە خاتری خوا باوکەتی خۆی بنوێنێت ئەگەرەکو ئەم لایەنانەیش کاکەگیان ئۆپۆزیسیۆن هەموویان داوایان لێ ئەەکەین ڕجاتان لێ ئەەکەین لایە بەلای فەقیرا بکەنەوە ئیتر خوای گەورەیش با زیاتر غەزەبی خۆی نابارێنێتمانە و زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باوکی بڕوا لە سلێمانی بەڵێ کاک ئەحمەد لە سلێمانی سڵاو لێبێ کاک ئەحمەد فەرموو چۆن کاک شوانە باشی زۆر سپاس کاک ئەحمەد دەستخۆشی تەوەرەکە لێکەم زۆر سپاس من وەکو کوڕۆشەی جێکەتاسا ئەساسی شوان بۆ نەکراوە بەڵێ هیوادارین حکومەت ئاگایەکی لەم کوڕۆشەی دەکان بێت بۆ ئیشوکە بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ بۆلین لە حاجی هۆمەران سڵاو لێبێ فەرموو کاکفانم کاکەت باش زۆر سپاس دەکەم کاک بۆلین ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دووکەویتەوە لێ کاکفان من دەمەوێت لەسەر دوو تۆرە لەگەڵ تۆ قسە بکەم بەڵێ بەس بە کورتی کاک بۆلین لەبەر تەوابوونی کاتی بەرنامەکە بەڵێ فەرموو دەربارەی پێشمەرگە چەند جۆرە پێشمەرگەیەک هەیە بۆ منەفەلەکان چکە من بۆ خۆم لەناو پێشمەرگەداما ئەوانەی دو ئێستا هەیە پێشمەرگە لە لیوا ساڵێک و دوو مانگە دەوامی نەکرد معاشەکەی 300 400 عیبینە ئیشش کە دەکە بەڵام ئەوانەی تا ئەوکان ماجی 600,000 شوە دەگەن عیبینە ئەوە یەک کارنێچیر بۆ لە 2000 ئەگەر پەکەکە لەگە یەکێتی شەڕی بوو پشتگیری پەکەکەی دەکرد هاوکاری پەکەکەی دەکرد ئێستا دەتوانین بەناوی پارتی قسەکە بڵێ ئێمە جاشی تورکیای بووین یا کاک بۆلین با وشانە بەکارنێنێت کاک بۆلین با هێرش نەکەین لەسەر هیچ لایەنێک تۆ من هێشتم ڕخنەکەی خۆت بخەیتەوە بەڵام با وشەی نەشیاو بەکارنێنین بۆ هیچ لایەنێک قسەکەی نیشاوێت ئەو نوێنەری هەموو کورد نییە ئەگەر لە سەرۆکاتی حکومەت ماباقەینا بەڵام ئەو ئێستا گەر چۆ بڵێ وەکو پارتی دموکرات کوردستان ئێمە ئامادەین پشتگیری تورکیا بکەین قەیناکە بەڵام ئەگەر کاک مەسعود بارزانی دەچێت قەینێ بڵێ بە ناوی کوردەوە هاتوومەوە بەس بۆ هەتا ئێستا پستە و سەرخوشان ناڕاستەی پەکەی نەکردووە پەکە ئەگەر پەکەنە بە بۆ حکومەتی هەرێمی کوردستانە ئەو ناوچە قەندیلە قەت نەدەپارێزرا پێیان ئارامە دەبوو دەبوو ناوچەیەکی چۆندا تیرۆریستی هەبوو وەختایش لە عاجۆمەران چکەمە زانیارین هەبوو وەختایش لێ 20 کەسێک بژار گوتیان تیرۆریستە بەڵێ کاک بۆلین پاسانیان پێ نەدەکرا بەڵام مەمنون پەکەی بن ئەگە سنووریان پاراستەوە زۆر سپاس بۆ تۆرەکەش زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ سەیوان لە چەمچەمان سڵاو لێبێ کاک سەیوان فەرموو بەڵێ زۆر سپاس دەکەم کاک سەیوان ئەوە دەربارەی هێرشەکانی پاکەکانە بەڵێ بە کورتی کاک سەیوان لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە بەڵێ ئەوە نێچیروان بەرزانی هیچ کاتێ بۆی نییە بە ناوی گەلەوە قسە بکات چونکە ئەوە ئەو هێرشەی کە پاکەکە کردێتی مافی خۆیەتی چونکە ئەوان دێنە ئەم دیوە مناڵی کورد دەکوژن داوای لێبوردن ناکرد بەڵام لەمناوە سەرۆکی هەرێمی کوردستانە من داوای لێبوردن لە تورکیاکەم لە عەبدوڵڵا گوڵ بەڕاستی ئەمە کردەوەی زۆر ناموویە ئەمە شیاویەوە نییە کە داوای لێبوردنیان لێ بکات چونکە ئەوان دێنە ئەم دیوە مناڵی ماکوژن بەڵام ئەگەر بێنە ئەم دیوە بێنە هەرێمی کوردستانەوە دڵنیا بێ کە سەرۆکی هەرێم کە خەندیل داگیرەکرێ ئەگەر ئەمان بێنە ئەم دیوە بۆیە داوای لێکەم کە سەردانەکەشی بۆ تورکیا هەڵوەشێنێتەوە بەڵێ سپاس بۆ کاک سەیوان لە چەمچەماڵ بەڵێ سەرۆری کۆمەڵاتی فەیسبوک سابور سەمەد دەڵێت سڵاو تورکیا ئەوە چەند ساڵێک کە کورد دەکوژێت و ماڵیان کاو دەکات کەچی هیچ بەرپرسێکیان نەهاتۆتە کوردستان بۆ سەرخۆشی بەڵام ئێمەی کورد گشت کاتێ دەبێت دەست لە سەرسنگ بین بۆ بێگانە کارەوە کوردۆ دەڵێت من داوا لە خەڵکی کوردستان دەکەم لە کاتی دەنگدان هەڵویستی خۆیان هەبێت چونکە هەموو وەزعێک لە دەستی خۆمانە ئەگەر بیری لێ بکەینەوە دەبێ تۆ بزانی دەنگ دەدەی بەکێ هەروەها تێبینی ترمان بۆ هاتووە ڤینا سلێمانی دەڵێت دەستخۆشی بۆ بەرنامەکەت بە باشی دەزانین تەوەری داهاتوو لەسەر جلوبەرگی مامۆستایان بێت لەناو قوتابخانەکان دانا عوسمان دەڵێت بەڕاستی کێشەی ڕووداوی هاتوچۆ یەکێکە لە کێشە هەرە گەورەکانی کوردستان ئەویش ئەگەرێتەوە بۆ نەبوونی هۆشیاری شۆفێری دواتێبینی فەیسبوک دەخوێنینەوە بە سیروان فەتاح دەڵێت آخر جیاوازی ئەو خێزانەی کە بە فڕۆکەوانی تورکیا کوژرا لەگەڵ ئەو سەربازانەی تورک جیاوازی چییە کە ئەوان
اعتراف ناکەن بەڵام ئەمان چیان کرد بەڵام ئەزان لێرە داهاتینە کۆتایی هەڵقەی جاری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنێ لەگەڵتان بەردەوام دەبین لە سعات 5 و 5 خولێک هەرشاد و بەختەوە بن.